چما دگیری دلبری بوی هیوا قنبری چما دگیری دلبری بوی هیوا قنبری بتناشم رحمن ببروجا محشري من شخصا خوش مادە دەنگ و خۆش بوو سپاسی مامۆستا بۆ من سادە بوو ینی دەنگی باشتر هەیە لە ئەکرێ ئەو شانسە بدەینە دەنگێکی باشتر وە ڕای منە مامۆستا عەدنان تە چی گوتی بوو؟ من دەڵێم نا نا مامۆستا جان وتمەری تێگو ئەری بەڵێ ئەز دەبێم نا ببەخشینە لێ بۆ بەشداربوونا تە ئەز گەلە کێفخۆشم ساڵت پێشیامە جارە دیسا بەشدار بە مێزەکنە چاوا دەبێ زۆر باشترە خێر بێت سەرچاو ئەوە بەشترە te performans عجبان gelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me bişopîne.